ئەمڕۆ زاڵمەکان وڵاتە زلهێزەکان خوێن ڕێژەکان بێدینەکان عەزابمانەدەن سزامانەدەن ئەمان کوژن لەسەر خاکی خۆمان. ئەمڕۆ غەزە بەیانی وڵاتێکی تر هەرچی وڵاتی موسڵمانەیە گشتی پڕیان کردۆ لە شەڕ و لە ئاژاوە. ئەوەشی کە شەڕ و ئاژاوەیەتیانی وەکو هەندێک وڵاتی عەرەبی پڕیان کردۆ لە بێدینی وردە وردە. یان دەوێت ئەو خەڵکە لە دینی خوا دوورخەنەوە بە هەموو جۆرێک. بەڵام ڕۆژێک دێت شتەکان پێچەوانە دەبێتەوە. خوای گەورە دەفەرمێ وترى المجرمين يومئذ مقرنين في الأصفاد سرابيلهم من قطران وتغشى وجوههم النار. ڕۆژێک دێک مجریمەکان زاڵمەکان بێدینەکان خوێن ڕێژەکان وڵاتە زلهێزەکان ئەوانەی کە دەستیان لە خوێنی خەڵکیە دەیکوژن خوای گەورە دەفەرمێ مقرنين في الأصفاد. چۆنە؟ تەماشا دەکەی کۆت و زنجیر کراون، نێوچاوانیان بەسراوە بەڕانیانەوە بە ئەژنۆیانەوە بە پێیەکانیانەوە، واتە کۆت و زنجیر کراون بە جۆرێک چەمانەوەنەتەوە چەماو کەبس کراون کەبس بە هەموو جۆرێک. تەماشا دەکەی زنجیر لە پێیان کراوە، زنجیر لە قاچ و دەستیان کراوە، لە ملیان کراوە، لە گەردنیان، واتە ملیشان ئەبەستنە دەست و پێیەکانیانەوە بە کۆت و زنجیر. لە قورئانە زۆر باس کراوە یەکێک لە سزاکانی پەنا بەخوا ئەهلی دۆزەخ ئەوەیە کۆت و زنجیر دەکرێن، ئەمجا سزا دەدرێن. زاڵمەکان هەر پێ بکەنن، هەر بڵێن تەیارەمان هەیە و نەوەویمان هەیە، بڵێن چەکی پێشکەوتومان هەیە، جا قوڕ بەسەر ئەو کەسەی دەستخۆشی لەوانە دەکا کە موسڵمانان دەکوژن، واللهی لەو قەتڵا بەشدار دەبێت بەپێی حەدیث و قورئان. واللهی بەشداری ئەو قەتڵان و ئەو تاوانانە دەبن کە تۆ دەستخۆشی لە کەسانێ بکەی کە زاڵم و بێدینن. هەندێک کەسێک نەفام و نەزان ئەوە لە کاتی ئەنفالەکە ئەمانە لەکوێ بوون، ئەم غەزە و نازانم کوێ، ئەی لە کاتی ئەنفالەکە وڵاتە زلهێزەکانی دۆستی جەنابەت لەکوێ بوون؟ چێت چەکیدا بەوان کە ئێمە ئەنفالکەن و کیمە بارانمانکەن؟ چێت چەکی بەواندا؟ غەزە چەکیدا بەوان یا وڵاتە زلهێزەکان دای بەبعس؟ چێ پێیدا؟ بۆ بیرێک لە خۆت ناکەیتەوە؟ بۆ تۆزی عەقڵ ناخەیتە کار؟ مسلمانان چەکیان دا بەمان ئێمە بکوژن کیما بارانمانکەن یا وڵاتە بێدینەکان و زلهێزەکان؟ و خۆشتێکی ڕوون و ئاشکرایە، کەس ئینکاری ئەو شتە ناکات. بۆیە تەماشا دەکەی خوای گەورە دەفەرمێ سەرابیلهم من قەطیران، کراسەکانیان لە دوایەوەی کە کۆت و زنجیر دەکرێن بەسراونەتەوە، کۆت و زنجیر کراون، زاڵمەکان و خوێن ڕێژەکان و بێدینەکان ئەوانەی کە زوڵم لە خەڵکی دەکەن دەیان کوژن، خوای گەورە دەفەرمێ کراسەکانیشیان لە قەطیرانە. قەطیران مادەیەکی ڕەشی بۆن پیس